بەڵێ هەروەکو لە ڕاپۆرتەکە ئاماژەی پێکراوە کە ماوەیەکی زۆرە تەنانەت هەندێک پرۆژە هەیە لە 2004 و 2005ەوە دەستی پێکراوە بەس بەردی بناغەکەی دانراوە ئیتر بەجێ هێڵراوە و حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عراقیش ئەم پرۆژانەی ئەوەنی دیکە کەڵەکە کردو بەسەر حکوومەتەکە و کابینەکەی سوودانی بابزانین ئایا سوودانی کە ئاماژە بۆ دەکات دەڵێ وەکو میراتێک ماوەتەوە دەبێ ئەم پرسە یەکلای بکاتەوە دەتوانێت یەکلای بکاتەوە ئەم پرۆژانە بۆچی تەواو ناکرێن هۆکارەکانی چین میوانمان خدر منتک ئەندامی لێژنەی خزمەتگوزاریەکان لە پەرلەمانی عراقەوە لەگەڵمانە بێت و وەڵامدەری پرسیارەکانە بێت ئەم کاتت باش بەڕێز خدر پێش هەموو شتێک بابزانین ئەوەی کە سەرۆکوەزیرانی عراق بەڕێز سوودانی دەیڵێت کە دەبێ ئەم پرۆژانە کە بۆ ئەو ماوەتەوە تەواوی بکە ئەتوانێت تەواوی بکات حکوومەتی عراق و کابینەکەی توانای ئەوەی هەیە کە ئەو هەموو پرۆژە کەڵەکە بۆ تەواو بکات زۆر سپاس ئەو کاتەی جەنابەت و تەواوی بینەرانی کەناڵی 24 باشتر لە ڕاستیدا ئەو کابینەی ئێستا کابینەی پێنجەمی بەڕێز محەممەد شیع سوودانی لە سەرەتاوە بەڕاستی بە کابینەی خزمەتگوزاری ناوزەدی کردووە بە کابینەی خزمەتگوزاری ناوی دەرکردووە بێژ بە حاڵی خۆی بە دوای ئەوەیە بتوانی کە خزمەتێک بکە بتوانی کە جیاواز لە کابینەکانی پێشووتر پەنجەی دیار بێ لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئاوادانکردنەوە لە ڕووی بەرەو پێشبردننی هەموو کەرتە خزمەتگوزاریەکان بەڵام لە ڕاستیدا ئەو حکوومەتی کە ئێستا هەیە یان ئەو پێکاتەیە کە ئێستا لە ناو حکوومەت بەڕێوە دەبن هەمان ئەو پێکاتەیە کە لە کابینەکانی دیکەش وجودیان هەبووە بۆیە بە بڕوای من بە قەنەعەتی من ڕەنگە ئەو حەزبکە یان بیەوێ و تا حدێکیش دەتوانی هەندێک کاری باشتر لە کابینەکان دیکە بکە بەڵام لە کۆتاییدا ناتوانێت هەموو ئەو کار و پرۆژە کەلەکە بوانەی کە لە ساڵانی ڕابردوو لە سەیەک ماونەتەوە بێوێ بە شێوەیەکی خێرا لە ماوەی ئەو کابینەیە کە هەیە جێبەجێ بکاتن بە بڕای من ئەوە تۆزێک زەحمەتە باشە کاک خدر ڕیشەی کەڵەکەبوونی ئەم پرۆژانە کە تەواو ناکرێت لەکوێیە ڕیشەکەی لەکوێوە سەرچاواگرێ کێشەکە لەکوێ ئایا عراق ئەو بودجەی نییە کاتێکە پرۆژە خزمەتگوزاریەکان دانێت بڕێک بودجە بۆ ئەو پرۆژانە دەستنیشان بکات یاخود بودجەکە هەیە و گەندەڵکاری تیاکرێت ڕیشەکەی لەکوێیە کێشەکە لە نەبوونی بودجە نیە بە پێچەوانەوە ئەمە زۆر جاران ڕوبەڕووی ئەو پرسیارە بووینەتەوە یان لە ناو خۆمان لە مەجلیس لە پەرلەمان لە لیژنە و قسانە دەکەین بە پێچەوانەوە داهات و ئیمکانەتی حکوومەتی عێراق لە کابینەکانی ڕابردووش و بە تایبەتی ئەو کابینەوەش زۆر لەوە زیاترە کە بەشی خزمەتگوزاریەکان و تەواوی خزمەتگوزاریەکان و بە زیادەوەش بیکە بەڵام لە ئەساسدا بە سەراحات لێرە شتێک هەیە چونکە هۆکارەکان هۆکاری هەمە جۆرن ڕەنگە ئەنێ وەکو دابەشبوونەک لەسەر هۆکارەکان هەر هۆکارێک و بەشێک لە مەسئولیاتەکە لە بەرپرسیارەتێکە بکەوتە سەری یەک لە هۆکارەکان بەڕاستی نەبوونی نیەتێکی خزمەتگوزاری ینی بە بڕوای من هەموو ئەوانەی کە لە کابینەکان یان لە ناو حکوومەتدان یان حکوومەت بەڕێوە دەبن جارە پێش هەموو شتێک حکوومەتەکە حکوومەتێکی بابرێن لە ڕووی پێکاتەوە حیزبەکان تێیدا بەشدارن حیزبەکان تێیدا مسەیترن چەند وەزارەتێک بەبەر پارتێک کەوتووە چەند وەزارەتێک بەبەر حیزبێک کەوتووە ینی بەداخەوە کە ئەو قسەی دەکەم هەر وەزارەتێک لەگەر لەلایەن هەر حیزبێکەوە بەڕێ بدێ لە سەری تا کۆتایی ئەو حیزبە تێدا بەرپرسیارە ئەو حیزبە تێدا حکوم دەکات یانی دەتوانێت بە مەفهومێکی دیکە برێم حکوومەتێکی قۆرەخکاریە هەر یەکە هەر حیزبێک هەر گروپێک دەستی بەسەر بەشێک داگرتووە مسەیتەرە لە بەشێکی عێراق مسەیتەرە لە چەند پارێزگایەکی عێراق لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی چەکداریەوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە کە ئەو دەوێ بەخۆی لەوێ مسەیتەر بی کەواتە کە لەوێ مسەیتەرە ئەو ئیش و کارانێک کە لەوێش بەڕێوە دەبردێن ئیشی تێدا دەکرێت دەبێت بەخۆی بیکە ئەگەر بەخۆی ئیشەکان نەیکاتن و یان پێیدا مستەفید نەبێ ڕەنگە نەتوانێ
خەڵکەی دیکە خەڵکەی ئاسایی بتوانێت بچی لێوێ خزمەت گوزاری بکەوە یەکە لە هۆکارەکان هۆکاری بێنەبوونی متمانەیە بەڕاستی چونکە کە نەبوونی متمانەیە مەسەلەن بەیانی پرۆژێک هەیە کەسێک دەچی دەوێت ئەو پرۆژێ جێبەجێ بکەت لە پرۆژێکی خزمەت گوزاری نیشتە جێبوونە لە پرۆژەیەکی ئاوا یان لە هەر پرۆژەیەکی دیکە هەر پرۆژەیە کە بچی جێبەجێ بکرێن میلیشیا بە سەراحات میلیشیا لەوێ باڵادەستە و تێیدا مسەیتەرە یعنی باشە کەواتە لێرە ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم لە جەنابەت بەڕێز خەدر بوونی ئەو چەکدارانەی کە هەن یاخود ئەو میلیشیانەی کە هەن و بوونی کۆمپانیا بیانیەکان تا چەندێک ئەتوانین بڵین گروپە چەکدارەکان کاریگەریان خسۆت سەر ئەوەی کە کۆمپانیای بیانی کەمتر لەوێ کار بکات یاخود پرۆژە خزمەت گوزارەکان کەمتر تەواو ببێت یاخود هەر تەواو نەبێت یان بوونی دەوڵەت لە ناو دەوڵەت مەبەستم لە گروپە چەکدارەکان و گروپە میلیشیاکانەکە لە عێراقا هەیە تا چەند ئەمە کاریگەری خسۆتە سەر ئەوەی کە پرۆژەکان نەتەواو بکرێن و نە بەشێکیشی هەر دەستی پێ بکات بخۆی ڕێک وایە ئەو پرۆژە استراتیجیە گەورانەی کە دەوڵەتێکی دیکە دێوەری دەگری مەسەرەن با بڵێن کۆمپانیایەکی سینی یان کۆمپانیایەکی ئەمریکی یان هەر وڵاتێکی دیکە بێ ڕەنگە جیاواز بێ لەگەر هەندێک پرۆژەی وەسەت و یان بچووکتر چونکە پرۆژەی استراتیجی کە حکوومەتەکان یعنی اتفاقێکە لە بینی حکوومەتەکان ڕەنگە تا حدێک نەتوانرێت کێشەی بە ئاسانی تێدا دروست بکرێت بەڵام ئەو پرۆژانەی کە پەیوەندیان بە خزمەت گوزاری و هەیە مەسەرەن بە کەرتی کشتتوکالەوە هەیە بە کەرتی ئاو هەیە بە کەرتی نیشتە جێبوونەوەیە بەڕاستی وەکو جەنابەت ئیشارەت پێدا ئەو حکوومەت لە ناو حکوومەتەی کە هەیە ئەوە بۆ هۆکارێکی سەرەکیە کە نەهێڵدرێت پرۆژەکان بگەنە جێبەجێکردن بگەنە ئەو کاتەی یان با بڵێن کۆتایی پێ بهێنرێ و بتوانێت خزمەت گوزارێک پێشکەش دەکات بۆ نمونە بەیانی لە شارێک لە شارەکان ناوەڕاستی عێراق پرۆژەیەکی نیشتە جێبوون هەیە کە لە ڕووی واقع ئەوە هەموو شتەکان هەموو ئەوراقەکانی تەواوە زەوی هەیە ئیجازە هەیە کامل هەیە بەس تەنها ئەوێ بتوانێت بچی دەستی پێ بکەی ئیش تێدا بکەی بەڵام کەس ناتوانێت بچی ئیشی تێدا بکە بۆ مەسەن یەک لەوانە هەموو خەڵکانی لەوێ یان با بڵێن ئەو میلیشیاتانەی کە لەوێ مسەیترن یەک لەوانە ئەوانە هۆکارن کە دەبێ باج و خەرازی لێ بدەن دەبێ ئیستیفادەی تێدا بکەن هەر مەشروعێکیش کە دەردەچی لە بۆ هەر کۆمپانیایە کە بتوانێت ئیشی تێدا بکە باوەڕ بکە هەر لە وەزارەتی تەختیت تویانی بەداخەوە کە ئەو قسەی دەکەم کە بتوێت لە وەزارەتی تەختیت پرۆژەک دەرکەی دەبی بە واستە دەری بکەیت دەبی بە مقابلێک بیدەیت تا لەوێ لە وەزارەتی تەختیت دەچێتەوە وەزارەت بە هەمان شێوە کە دەچێتە حالەتی تەنفیزکردن بە هەمان شێوە کە لە حالەتی تەنفیزکردنش میلیشیات تێدا مسەیترە بە هەمان شێوە یعنی تا کۆتایی ئەو پرۆژەیە تاوا دەبێ بە هەموو لایەکی یان دەبێت هەموو ئەوانەی لەوێنە ئیستیفادەی تێدا بکرێت یان نابی جێبەجێ بەڵێ کۆمپانیایەکی ئەڵمانی لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێز خەدر من هەر لە گەشتی هەواڵەکانە بوو کە ئەو هەواڵم بە هاوڵاتیاندا کە کۆمپانیایەکی ئەڵمانی لە عێراق ئاماژە بۆ ئەکات بەهۆی گروپە میلیشیا و چەکدارەکان کە دەبێت سەرانە بدەن دەڵێ خەریکە کاری کۆمپانیەکانی بیانی لێرە ئەکەوێتە مەترسیەوە ئایا ئەم سەرانەی کە وەریەگرن حکوومەت ئاگادارە یاخود هەروەکو ئاماژەت پێکرد ئەم گروپە چەکدارانە سەر بە حیزبێکی تایبەتن و ئەو سەرانەیە وەریەگرن وەکو باسم کرد ئەو سەرانە سەندنا بگاتە حاڵەتی لە کۆمپانیایەکی بیانی وەکو دەوڵەتێکی ئەلمانی کە مەشروعەکە وەردەگرێ نەتوانێت مەشروعەکە جێبەجێ بکە لەبەر سەرانە سندن و لەبەر کێشە دروستکردن دەبێت کۆمپانیایەکی ناوخۆ چۆن بتوانێت کارەکانی ڕاهی بکە دەیان حالەت هەیە کە بە سەدانیش نەک بەدەیان باوەڕ کە بە سەدان حالەت هەیە پرۆژە هەیە کە وەکو باسمان کرد کەلەکە بووە و ماوەتەوە سەبەبە چێ هۆکارەکە چێ بەر لە دەست پێکردنی کە دەستی پێ دەکەی ئیدی بە هۆی سەرانە سندن و بەهۆی کێشە بۆ دروستکردن خاوەنی کۆمپانیا ناتوانانی تەواویکە بە دەمێنێتەوە ئەوجە لە ساڵانی ڕابردوو لە ئێستا تا ئێستا ماوەتەوە ئەوانە ئەو میلیشیانە وەکو باسم کرد بە سەراحەت یعنی بەخۆت دەزانی عێراق دەوڵەتی عێراق پێکهاتی عێراق
هەموو میلیشیاتەکان هەر میلیشیاشی سەر بە جهەتێکی دیاریکراوە سەر بەلایەنێکی دیاریکراوە و هەر بەشێکیش لە بەشێک لە پارێزگارێک یا لە دوو پارێزگار مسەیترن یعنی ئەگەر بێ بەراورد بکە باوە بکە لە کەرکووک و لە مووسڵ و ڕابڕۆ تا دەگەی بەسرا لە هەر چەند پارێزگایەک چەند میلیشیایەک تێدا مسەیترن دەبێت سەهمیان تێدا هەبێ دەبێت خێر و بێری ئەو منتیقێ دەبی بۆ ئەوان بێ بۆیە ئەوە هۆکار وەکو باسم کرد ئەو هۆکارێکە کە کۆمپانیاکان چ بیانی بن چ ناوخۆ بن ناتوانن گرنگجی یان ناتوان بەردەوام بن لەسەر کارەکانیان ئەوە بەڕاستی ئەوە هۆکارەشی سەرەکیە ئەوەی کە کاروبارەکان بەڕێناکرێت. بەڵێ سوپاس دەکەین خدرمەنتیک ئەندامی لە ژنەی خزمەتگوزاریەکان لە پەرلەمانی عێراق لەگەڵمان ئامادە بوویت. سوپاس.